ئێمە گوتمانە لە کاتی خۆیدا بکرێ بەڵێ لەگەڵ ئەوەی کە هەمیشە هەڵبژاردنەکان و بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان شتەکانی کاتی خۆیدا بەڕێوە بچێ. ئێمە گوتمانە بەڕاستی لە ڕابردوودا یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە باسی یەک بازنە دەکات لە هەرێمی کوردستان ئێمە داوامان کردو کە بکرێتە 4 بازنە. پارێزگایەک بازنەیەکی سەر بەخۆی خۆی هەبێ. بۆچی؟ بۆی هاوڵاتیانی ئەو پارێزگایە فعلا نوێنەری ڕاستەقینی خۆیان هەڵبژێرن کە نوێنەراتی پارێزگاکەیان بکە. وە لە هەمان کاتە بەداخەوە زۆر جار وا هەبووە بەهۆی لێشاوێکی تەزویر کە پارتی یانیشێتی کردوێتی نوێنەرێکیان دەرچواندە یەکێک لە زاخۆ یەکێک لە گەرمیانیشە لە هەڵەبجە کە نوێنەری ئەوان نەبووە. یا بە دەنجی زۆرینەی شارێک خەڵکی دەستوێنراوە کە نوێنەری ئەو شارە نییە لە شوێنیش کە دەستوێنراوە. بۆ ئێمە بەڕاستی پێمان وایە نزیکترین سیستەم لە دادگەری و نوێنەراتیکردنی ڕاستەقینە ئەوەیە کە لە چوارچێوەی پارێزگاکان بێ و 4 بازنە بێ. بەنسبەت کۆمیسیۆنەوە ئێمە لەگەڵ ئەوە بووین کە کۆمیسیۆن بەڵێ ماوەی بەسەر 2 ساڵنی بەسەر چووە. بەڵام ئێستا بەڕاستی دەستکاریکردنی کۆمیسیۆن کە هێندێ لایەن داوا دەکەن کە کۆمیسیۆن لەسەر بناغەی هەڵبژاردننی ڕابردوو هەڵبژێردرێتەوە و دیاری بکرێتەوە کەمی بەڕاستیمە کاتی خۆش ڕامانگەیاند ئەو هەڵبژاردننی ڕابردوو پڕ بووە لە تەزویر و ساختەکاری. پارتی 35 کورسی هێنا ینی بە حەقی خۆی هێناوێت یا بە تەزویر یەشێتی بە هەمان شێوە. وە لەگەڵ ئەوەشین بەڕاستی ئێمە 111 کەس 1.8 ملیۆن وەربگرێەوە سەرۆکایەتی پەرلەمان زۆر زیاتر وەربگرێ بەڕاستیمە پێمان زۆرە. ئەم دەتوان بڵێم سەرنج و تێبینی وەکو قسەم لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانی کە هەبووە زۆربەی لایەنەکانە بێزگە لە پارتی. ئەوان داوای هەمواری یاساکە دەکرێت، داوای فرەبازنەی دەکرێت، داوای دەکرێت چاوخشانەوە بە ژمارەکاندا بکرێ بە کۆتا بکرێ.